بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. یەکێکی تر لە بنەماکان بۆ ڕزگاربوون و پارێزراون لە گێژا و فیتنەکانی آخر زەمان بریتیە لە عیبادەتکردنی زۆر. بەڕاستی کرداری باش، کرداری چاکە پارێزەرە بۆ ئینسان لە فیتنە و ئاشوب و گێژاوەکان. بەعکسیشەوە کرداری خراپ ئەوە بەڕاستی بۆ خۆی چوونە ناو گێژاوەکەی و وردە وردە نقم بوونەتیایە. بۆیە زۆر گرنگە ئینسانی مسلمان هەردەم نەبێ، بەتایبەت لە کاتی گێژاوەکانە، چونکە ئێمە لە چەندانە کورتە دەنگێکی ترا باسیەوەمان کرد کە ئینسانە بێ فەرمان بە چاکە بکە و قەدەغەی خراپە بکە. بەڵام بێوەش بزانێ کە فەرمانی بە هەر چاکەیە کرد خۆی تایە سەرمەشق بێ و قەدەغەی هەر خراپەیەکی کرد خۆی تایە سەرمەشق بێ و ئەنجامی بدا، ئەو ساکاتوانێ پارێزراو بێ لە فیتنەکان، چونکە ناکرێ هەردەم بێ و کردداری نەبێ. و ئەوە الله سبحانه وتعالى لە قورئانە بە یەکێک لە تاوانە گەورەکان هەژماری کردووە لەسەر ئینسانی مسلمان کە ئەفەرمێ لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. بۆچی شتانێک گەڵێن و جێبەجێی ناکەن بە کردار خۆتان، کە بەڕاستی زۆر قورسەکەوێ لەسەرتان لەلای الله سبحانه وتعالى. کاتێک شتانێک بەدەمتان ئەڵێن چاکە، بەڵام خۆتان پێچەوانەکەیەکەن یا خود نایکەن، واگەر بێت و پێچەوانەکەی بکەی پەنا بە الله سبحانه وتعالى و لە جەهەنەما دا ئەنرەی وەکو چۆن رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە پیاوێک ئەهێنن فڕێدەنە ناو جەهەنەمەوە، سکیە تەقێتەوە ڕیخۆڵەکانی دەردێن و بە چواردەوری ڕیخۆڵەکانی ئاسوورێتەوە، خەڵکی جەهەنەم لێی کۆ بنەوە، عەجایبیان لە قورسی سزاکەی دێڵێن تۆ بۆچی لەم سزایەی، بۆچی تووشی ئەم کارە ساتە بووی؟ ئەڵێ لەبەر ئەوەی من کەسێک بووم فەرمانم بە ئێوە کرد بە چاکە و خۆم ئەنجامم نادا و قەدەغەی خراپەم لێکردن و خۆم ئەچووم خراپەکەمە کرد، بۆیە سزاکەی بۆ شێوا بێ بە دەوری ڕیخۆڵەکەی ئاسوورێتەوە وەکو چۆن گوێ درێژ بە دەوری ئاشە ئاسوورێتەوە. و یەکێکیش لەوانی کە سێ کەسن ئاگریان پێخۆشەکرێ، یەکەمین کەس بریتە لەو کەسەی کە علمێکی زۆری پێیە بەڵام کاری پێ نەکردووە و پێچەوانەکەی کردووە. بۆ ئینسانە بێ ئاگاداری خۆی بێ، شتانێک کە بەدەمەیڵێ بەکردداری جێبەجێ بکە، بەتایبەت لەم کاتی فیتنانەیە، چکە بەڕاستی ئەگەر بێت و کردارێ نەبێ ڕزگارێ نابێ لە فیتنەکان. ئەبینین رسول الله صلى الله عليه وسلم لەو فەرمودەیە کە زۆر بەناوبانگە سەرەتا بەچی دەست پێکە کە باسی فیتنەکانەکە بادیڕوا بالأعمال فتنا، ئێوە پێش بە فیتنەکان بگرن بەوەی کە کردداری چاک بکەن، کەواتە ئەگەر بێت و کردداری چاکت نەبێ یەقینت هەبێت تۆ لە فیتنەکان پارێزراو نابی واکەویتە ناو ئەو گێژاوانەوە پەنا بە الله. وە لە فەرمودەیەکی ترا رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ عبادة في الهجر كهجرة إلي، فەرمێ عیبادەتێک کە بیکەی لە کاتی فیتنەیە بێ، لە کاتی اختیڵاتی خەڵکیا بێ، کاروباریان هەمووی شێوا بێ، وەکو وایە هیجرەتێ بۆ لای من کرد بێ. یعنی تەماشا بکە عیبادەتێکی بچکۆلەی ناو سەردەمی فیتنە وەکو هیجرەتێکی گەورە و گران وایە بۆ لای رسول الله صلى الله عليه وسلم. ئەو هیجرەتە چەندێک مسلمانی پاراز لە کوفر و شیرک و تاوانی مەکە، ئەوەندە تۆ پارێزێ لە کوفر و شیرک و تاوانی ناو فیتنە. بۆیە بەڕاستی نابێ ئەم بابەتە پشتگوێ خرێ و ئەبێ کردارکردن زۆر بە هەند وەربگیرێ و تا ئەتوانی فەرضەکان هەمووی جێبەجێ بکە و هیچی نێڵی بفەوتێلێت، و تا ئەشتوانی سونەتەکان جێبەجێ بکە و هیچی مێڵە بفەوتێلێت و هەوڵ بدە خەڵکیش ڕاکێشی بۆ ناو ئەو کردارە باشانە. وێ بەڕاستی الله سبحانه وتعالى لە قورئانە فەرمێ ولو أنهم فعلوا ما يوعظون به لكان خيرا لهم وأشد تثبيتا وإذا لآتيناهم من لدنا أجرا عظيما ولهديناهم صراطا مستقيما. فەرمێ ئەگەر خەڵکی ئەوەی کە فەرمانمان پێکردوون، ئەوەی کە قەدەغەمان کردووە لێی وابەستەی بن و جێبەجێ بکەن و ئەو ئامۆژگاریانەی بۆیان هاتووە پەیڕەوی بکەن، ئەوە باشترین شتە بێ بۆیان و ئەبێتە هۆی جێگیربوونیان لەسەر ڕێگا ڕاستەکە. ئەشەدە تەثبیتە واتە تۆنتر و باشتر ئەتوان دەست بگرن بە ڕێبازەکە و لەسەری بڕۆن. و ئێمەش لآتەیناهم من لدنا أجرا عظيما ولهديناهم صراطا مستقيما، ئێمە ئەجرێکی زۆریان ئەینێ و لە هەمان کاتیشە ڕێبازە ڕاستەکەی بەهشتیان پیشانەین و ڕێنمونیانەکەین بۆ چوونە ناو بەهشت. وێ بەڕاستی ئەمە کردار بەگشتی چ بە دەمە بێ، چ بە جەستەت بێ و چ بە دڵە بێ، لەم ئاەتانە و لەم فەرمودانەیە فەرمانی پێکراوە کە تۆ ئەنجامیان بدەیت.
وفرمان بيكراوە بە تایبەت لە کاتی فیتنەیە هەوڵ بدەی کردارت هەبێ بە زوبانێ و بە جەستەت بەدڵێ و لەسەر یەک بەیەکیشیان فەرموودە هاتووە. ئەبینی رسول الله صلى الله عليه وسلم لفرموديك أفرمي إنه سيصيب أمتي في آخر الزمان بلاء شديد لا ينجو منه إلا من عرف دين الله فجاهد عليه بلسانه وقلبه. فرمي براسي أمتكي من لآخر زمانا فيتنو بلا ومصيبة آشو بزور قرز رويان تيكا كي رزقاري أبيلي تنها أو كسيك دينكي الله أزاني شارزاي دينكي الله به وأم ديني الله سرخا بدوشد بضلي واتا هولا يا بو خوي عقيدي خوي دا مزراو كابيا جمشتيا توحيد وسنة فير بيا ودسي بيو بقريا أنجا ولسانه دوايش هولا دعوة بك ودينك سربخا بزباني وبيجاني بخلكي. وجارك الرسول الله صلى الله عليه وسلم باسي كرداري دمو جستو ضليشمان بوكا فرمي سبحان الله ما أنزل الليلة من الفتن أيقظوا صواحب الحجر فرب كاسية في الدنيا عارية في الآخرة. فرمي سبحان الله باكو بخوشيبو الله شفتنيان يقدا بزيون أمشو بوناو خلقي فتني قورة كهيشتا فتنة كان آخر زمان جنين. فرمي أوانيك لجوركانا خوتون لها وسركانم بخزمة كاركي خوي ود فرمي خبري عن كانوا ياخد بخزمة كاركاني ها وسركاني فرمو هموي عن خبر كانوا با شونيش بكن با هستن شونيش بكن براسي زور كس لدنيا دا بوشراوة جلو برقي كي لبرا لقيامتها وجلو برقي دزناك بيتو هر لساحي محشرة وكوهاتو لفرمو دي صحيحة إنسان كان هموي روتو رجالا بلام أهلي باش كتشونا باش جوعن ترين جليان لبركري بلام أهلي جهنم پنابا الله جلو برگیان لبر ناکره و هەڵە درێنە ناو جەهەنەم و پێستەکان ئەسووتێ فەرمووی زۆر کەس هەیە لە دنیاە پۆشتەیە بەس لە قیامەتە پێچێ پۆشتە نەبێ پەنا بە ئەڵڵا لە جەهەنەما بێ. بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئینسان پەنابەرێ بۆ شەو نوێژ بە تایبەت لە دوای نوێژە فەرزەکان چونکە رسول الله صلى الله عليه وسلم بۆ خۆی لە فەرمودەیەکە فەرمێ أفضل الصلاة بعد الفريضة صلاة الليل باشترین نوێژ لە دوای نوێژە فەرزەکان بریتە لە شەونێش بەڕاستی شەونێز بەرچاوی ئینسان ڕووناکە کاتەوە دڵ و دەرونی پڕەکا لە نور و پارێزراوی ئەکا لە فیتنە و ئاشوبەکانیش. بۆیە گرنگە ئینسانی مسلمان وابەستەی شەونێش بێ. بۆیە لەم فەرمودەیەشا بە تایبەت رسول الله صلى الله عليه وسلم باسی شەونێژمان بۆکە و بە هەمان شێوە وەکو ڕوونە لە فەرمودەکانی تریشا هاتووە کە باسی فێربوونی عیلم کاوەش بەڕاستی کردارێکە بەدڵەکرێ و جستشتيا بجدارك هو بدي بدواء علم برويتو فيري بيوكو شون فرمي إلا من أحياه الله بالعلم. ولا فرمي اكترا رسول الله صلى الله عليه وسلم فرمي لو تعلمون ما أعلم لضحكتم قليلا ولبكيتم كثيرا وما تلذذتم بالنساء على الفرش ولا خرجتم إلى الصعادات تجأرون إلى الله سبحانه وتعالى. فرمي براسي أوي من إيزانم يعني لو فيتناني كدا أبارينا ناوتان ودا أباريتا ناو أمت هتاوكو آخر زمان ديت أوي من إيزانم لهاتنو ليشاوي أو فيتنانا كدين أوي من إيزانم أقر إيوة بتنزانيا أو كم بيكني أو زور كم بيكني ولا همان كاتا زور جاقريان كم بيكنين وزور أقريان يعني لبر أو گێژاوەکان زۆر قورسن دابەزنە ناوتان و ئێوە ناتوانن بەرگیان بگرن و تەحملیان بکەن ئەو وەختە زۆر ئەگریان و زۆر کەمیش پێیەکەنین. چیکەش شانە فەرمێ چێشتان نەئەبینی لە هاوسەرەکانتان چێشتان نەئەبینی لە هاوسەرەکانتان کاتێک کە سەرجەییتان لەگەڵاکردن و دڵتان پێیان خۆش نابوو و لە هەمان کاتیشا فەرمێ چی ئەوە ئەڕۆشتنە سەر سەعودا دەو جێگایانەی کە بڵندن بۆی لەوێ پاڕێنەوە بەس دوعا بکەنە الله سبحانه وتعالى بتان پارێزێ. ئەمە هەم گرنگی دوعایتە هەم گرنگی کردداری دڵیتە کە خەوفە لە الله و هەم گرنگی با بڵێن ئەو بابەتانەشیتە کە پەیوەستە بە عیباداتەوە. ئیمامی عەلی ڕەحمەتی ئەڵڵای لێبێ لە فەرمودەیەکی خۆیان کە فەرمودەیەکی زۆر جوانە پێمان ئەڵێ
کە ئێمە هەوڵ بدەین بە کردداری خۆمان پارێزین لە فیتنە کۆمەڵێ بابەت هەیە لە کاتی فیتنەیە ئێمە لە ناومانانە بێ تاکو نەوەک لە بری ئەوەی بە کردداری چاک خۆمان لە فیتنە پارێزین بەڵکو بە کردداری خراپ بچینە ناو فیتنەوە. لەو فەرمودایە علی ڕەزا ڕەحمەتی ئەڵڵای لێبێ ئەمیری ئیماندارانە فەرمێ لا تكونوا عجولا مزايع بذرا فإن من ورائكم بلاء مبرحا مملحا فەرمێ ئێوە بە هیچ شێوەیە چی مەبن عجل مەبن عجل مەبەستی چییە مەبەستی ئەوەیە کە پەلە مەکەن. طبعا ئەثەرەکە ابن أبي شيبة جراويتي أو إمام بخاري لا أدب المفرد عناويتي بصحيحي إيوة أهلي بلم مبن يعني كاتك كفيتنا كان دين إيوة بلم مكان لفيتنا كان شعوريب كان هتاوك وشتكان رونا بيتو بوي براستي إنساني مسلمان وكو باسمان كده بيه بلنكا وكوشوان عبد الله كوري مسعود فرمي ستكون أمور متشابهات فعليكم بالتوأدة فإنك أن تكون رأسا في الخير تابعا في الخير خير لك أن تكون رأسا في الشر. فرمي كوملك بابد رؤدا لفتنو أشوب كان كإنسان ناتواني بأساني سري لدركا. فرمي إيوا دز بقرن با صابروا بلا نكردنوا هي مني لسر خوي باتياتانا بهيد شوية بلا نكن باش أنا فرمي چونکە بەڕاستی ئەگەر ئێوە ببنە شوێن کەوتە لە خەیرا باشترە لەوەی ببنە سەرگەورە لە شەڕە. بنە شوێن کەوتە لە خەیرا باشترە بۆتان لەوەی ببنە سەرگەورە لە شەڕە. بەداخەوە ئەمڕۆ خەڵکی پەلە ئەکا بۆ ئەوەی ببێتە سەرگەورە لە شەڕە. یەکسەر ئەو قسەکە وتارە ئەوە نووسێ بۆی دەربکەوێ وەکو سەرگەورەی شەڕ. لە کاتێکا بەڕاستی ئیستیعجال پەلەکردن لە قەرارە ئەوە کردارێکی خراپە و ئینسان داغڵی فیتناکە. پاشانە فەرمێ مەزایع واتە ئەو کەسانی کە هەر شتێ بیستن یەکسەر بەدەم بڵاویەکەنەوە. هەر شتێکە بیستن یەکسەر بڵاویەکەنەوە. مەزایع لە ئیزاعەوە هاتووە ئیزاعەش بریتە لە پەخشکردن و بڵاوکردنەوە. بریتە لەوەی کە تۆ هەرچی و بیست بیگێڕیتەوە کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ کەفە بالمەرئی کەذبا ئەن یحدث بكل ما سمع. بەسە بۆ کەسێ بەدرۆزن بزانرێ بەوەی کە هەرچی بیست بیگێڕێتەوە. وەوەی کە لە علامەتەکانی نیفاق. بەڕاستی ئەمڕۆ تەماشای ئیعلام بکەی هەمووی خەریکەوەیە چی بیستەوە بڵاویەکاتەوە. ئیتر ئیعلامی بینراو بێ یاخود بیسراو بێ جا لە سۆشیال میدیایە بێ یاخود لە تیڤی میدیایە بێ یاخود لە هەر بابەتێکی ترا بێ ئەبینی هەرچی ئەبیستن بڵاویەکەنەوە. ئەمە نە پەلە و خێران کە الله سبحانه وتعالى باسی منافقینەکە لە قورئانە فەرمێ وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر لعلمه الذين يستنبطونه منه. فرمي هر شتێکە بیستن یەکسەر بڵاویەکەنەوە یەکسەر پەخشیەکەن. ئیتر لە کەناڵیانەوە بێ لە پەیجیانەوە بێ یاخود لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیان بێ خۆ گەرەمانە پەلەیان نەکردە یعنی گفتوگۆیەکیان لەگەڵ ئەهلی عیلم بکردایە بەرچاوڕوونیەکیان وەرگرتایە حکمی شەرعی بابەتەکانیان بزانیە ئەنجا قسەیان بکردایە و باشتر بوو بۆیان بەچی بۆی بیگەڕنەوە بۆ لای سنەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم و بیگەڕنەوە بۆ لای ئەو زانایانەی کە ئەهلی استنباطن و ئەهلی عیلمن نەوەک ڕاستەوخۆ زمانی تێبخەن و بڵاویکەنەوە بەناو خەڵکیە. پاشانە فەرمێ بوذڕ لە بەذرەوە هاتووە بەذریش بریتە لە بناغە و با بڵێن ڕەگ و ڕیشاڵ و ئەو بابەتانە ڕەگ و ڕیشە. یعنی ئێوە مەبنە ڕەگ و ڕیشەی فیتنەکان. ئێوە بە هیچ شێوەیە مەڕۆن ببنە هۆکاری چاندنی فیتنەکان. ئێوە مەبنە دامەزرێنەری ڕەگ و ڕیشەی. بۆیە خۆت بپارێزە لەوەی کە بچی لە ناو خەڵکە بە هەموو شێوەیە قسە بکەیت و بە هەموو شێوەیە شت بڵاو بکەیتەوە و وای لێبێ هەر فیتنەیە ڕووبە یەکسەر خەڵک سەیری تۆکە بزانێت تۆ چیڵی بزانێت تۆ چی وتیایە بزانێ ڕای تۆ چییە لەسەری بزانێت چۆن لە تۆ بڵاوی کاتەوە. مەبەبەوە برا هەندێک کەس خۆی بە بەڵێن شتێکی باش زانێ بە ئازازانێ کە یەکەم کەسە فیتنەکە بڵاوە کاتەوە. ئەوە کارەساتە بەڕاستی. عەلی کوڕی ئەبی طالب ئەمسێ نەسیحەتمانەکە لا تكونوا عجلا مزايع بذرة. هاشانا فرمي فإن من ورائكم بلاء مبرحا. شوكا براسي فيتنو بلاو آشو بزور قرس لدواها ولا دواء ديت يعني بسر كساني دواء ايوه عادي ياخد ايو كساني دواء ايوه. هاشانا فرمي مملحا مبرحا مملحا. مملحیش مەبەست ئەوەیە کە زۆر خێرا بڵاو بێتەوە زۆری ژەمێنێتەوە لە ناوتانەوە. هەم زۆر خێرا بڵاو بێتەوە هەم زۆر لە ناویشتانە
ئەمێنێتەوە. پاشانە فەرمێ متماحلەتەن، یعنی بە هیلاکتانە بە ڕەدەحا، واتە زۆر زۆر با بڵین پێش پێگرە و هیچ ڕێگایەکی دەرچوون و ڕزگاربوونتان بۆ نامێنێتەوە. بۆی بەڕاستی ابن مسعود دەفەرمێ شەڕ الناس فی الفتن، خراپترین کەس لە ناو فیتنەیە کێیە؟ فەرمێ الراکب الموضع، بریتە لە ئەو ئەسب سوارەیە کە زۆر بە خێرایی ئەڕوا، ئەوە پیسترین کەسە لە ناو فیتنەیە. یعنی ئەو کەسی زۆر بە خێرایی دەسەهاتە چەک و ئەچێتە ڕیزێکەوە هەوڵەیە ئیش بکە. پاشان کەیکەیە فەرمێ وەکل خەطیب مسەقع، بریتە لە هەموو خەطیبێکیش کە ڕەوان بێژە لە قسەکردن. ئەگەر دیقەت بن ئەو ساکە جەنگەکان ڕوویەیە، ئێستش هەر لە نێوان گروپەکانە کەسانێک وەکو وتەبێژ دەرەکەون، ئەمە خەطیبە مسەقعەکانن، وە کەسانێکی سێرەکی وەکو ڕیزارکان دەرەکەون، ئەمانەش ئەو ئەسب سوارەکان کە زۆر خێران لە فیتنە. ئەمە گەر بێت و فیتنەکە شەڕ بێ لە ناو خەڵکیە، وەگەر بێت و فیتنەکە با بڵین ئیعلام بێ، ئەوە هەموو ئیعلام یەکتیا بێتەوە خەطیبە زمان پاراوی کە فیتنە بڵاوەکاتەوە کە خراپترین کەسە لای الله سبحانه وتعالى، و هەر کەسێکیش کە لە خوارەوە کۆمنتە نووسێ و شەیرە کا و لایکە کاوە بێتەوە سەربازە و ئەو ئەسب سواری کە بە خێرایی بڵاویەکاتەوە بەداخەوە خەڵکێکی زۆرە بین ئەمڕۆ بۆ شێوەیە. و إمام علي رحمة الله إليه فرمي ولا ينجو فيها إلا النومة. قيل ما النومة؟ قال الساكت الذي لا يحدث شيئا. فرمي ودڵنی عجبا هیچ کەسێک ڕزگاری نابێ لەو فیتنانە کەسێک نەبێ وەکو نەومە بێ. لێ پرسن نەومە چییە؟ فەرمێ و کەسەیە کە بێدەنگە بەدەمی و بە جەستەشی هیچ شتێ ناکە، بەدەمی بێدەنگە هیچ قسە ناکە لە فیتنەیە، و بە جەستەشی بەناو فیتنەیە ناڕوا و هیچ شتێک ئەنجام نادا. بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ لە ئێوە پەنایەکی دۆزیەوە و جێگایەکی دۆزیەوە خۆی تیا حەشار بدە، بە ئەمڕۆ خۆی حەشار بدە، ئەوە ڕزگاریەکە.